سیما بە مەبەستی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین سەردانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بەتایبەت ناوەندی زانکۆ پەیمانگاکانی هەمان ڕێکخراوی کردووە تا ئەوەی بە دڵخوازی خۆی فۆرمەکە پڕ بکاتەوە و ئەو ئامانجەی 18 ساڵە هەوڵی بۆ دەدات بەدی بهێنێت. بەڵێ سپاس بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم ئەرکە قورسیان گرتوتە ئەستۆ. من وەکو قوتابێکی پۆلی 12 ئەمانم هەڵبژارد بۆ ئەوەی ئایندەیەکی باشم هەبێ بۆ ئەوەی دڵنیابم لە ئایندەی خۆم ئەمانم هەڵبژارد کە بە دڵسۆزیەوە کارەکانم بۆ جێبەجێەکەن. کارمەندەکانیان زۆر باشن، سوپاسیانەکەم باشون بەگشتی زۆر باشبوون لەگەڵمان. 12 ساڵە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین هاوکاری دەرچوانی پۆلی 12 دەکەن و بەرپرسی ڕاگەیاندنی پرۆژەکەش دەڵێت فیدباکی کارەکانمان بۆ هاتۆتەوە و بەشی هەرە زۆری قوتابیان ئەنجامی کارەکانی ڕێکخراوەکەیان بەسەرکەوتوو و ناو دەبن. ئێمە وەکو ستافی زانکۆلانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر ڕەچاوی ئەوە ئەکەین کە قوتابیەکە خۆی حەزی لە چیە، چۆن توانای هەیە، حەزی لە چ بەشەکە. ئەگەر لە حاڵەتێکیشە ئەو بەشێکی حەزی لێ بوو بەوەنەی نزمی دەرەجەکەیەوە وەری نەگر، ئێمە ڕێنمایی ئەین بەشی تر هەیە، زۆر شوێنی باشتر هەیە کە وەری بگریانی بەرچاوڕوونێکی زۆر زۆر باش ئەدرێ بە خوێندکارات لەو ڕۆوەکە بەشەکان ئیسفادەیان چێ، لایەنی ئیجابی و سلبی بەشەکان شوێنەکە ئایا بچێتە دەرەوەی شار نەڕوات. ئەم هەموو خاڵانە لەلایەن ئێمەوە زۆر ڕەچاوکرێ بۆ قوتابیان. ئەس بەخوای گەورە ڕابردوومان شاهێدە چەندین نمونەی زیندومان هەیە کە توانیمانە ئەو تەلەبانی کە فۆرمان بۆ پڕەوە کردووە لە زانکۆی دڵخوازی خۆی ناوی هاتووەتەوە. ئەلحەمدولیلا کەسی زۆر سەرکەوتوی تیا بووە. سپاس بەخوای گەورە دوایی هاتوونەتەوە پەیوەندیان پێوە کردوینەتەوە و چەندین کەسیانی گەیستە لەگەڵمانان هاوکارمان لە پڕکردنەوەی زانکۆلاین بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی باش خوێندکاران بکەین. لە ڕۆژانی 7 و 8 و 9 ئەم مانگە لقەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پێشانگای نێکس ستێپی کارگەی جگەرەکە کە تایبەت بوو بە زانکۆ پەیمانگاکان بۆ ئاشناکردن و هاوکاریکردنی دەرچوانی پۆلی 12 ئامادە دەبێت و لەو چوارچێوەیەشدا توانیوێتی بە باشی ئەسپی خزمەتی خۆی تاو بدات. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.